سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستبانیتان باش. ئەمڕۆ باسی نەخۆشیەکانی دڵەکەین لە گەنجانە دکتۆر کاوەسوم لەگەڵایە کە پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرەیە وردەکاری زۆرمان هەیە بۆ نەخۆشیەکانی دڵ لە گەنجانە لەگەڵمان بن. دکتۆر بەیانیت باش، سڵاوت لێ بێ. بەیانی بەڕێستان باش کاکتەر، زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ ئامادەبوونت. پێمان بڵێ بۆچی باس و خواسی نەخۆشیەکانی دڵ لە گەنجانە چەند ساڵێکە زیادی کردووە؟ ئایا هەر بە فعلی ئەم بابەتە ئەوە هەڵەگرێ و کەیسەکان لە زیادبوونان یاخود مەسەلەکە زیاتر ڕاگەاندنەکە گەورەی کردوون؟ خۆی کاکتۆر نەخۆشی دڵ لە گەنجانە دەتوانانی پۆلێنیان کەین بەسەر سێ جۆرە. هەندێک نەخۆشیمانەیە کە ئەمە نەگۆڕە، یعنی ئەگەر پێ 100 ساڵ لەگەڵ ئێستا بەراوردیکەی هەمان ڕێژێ و هەمان شتە بۆنە نەخۆشیە بۆ ماوەی و زگماکیەکانی دڵ، وەکو بوونی کول لە دڵە، وەکو هێندێک نەخۆشی بۆ ماوەی کە لە خێزانەکاندا هەیە. ئەمە شتێکی نەگۆڕە و لەگەڵ ساڵەکان هیچ شتێ ناگۆڕێ. هێندێک نەخۆشیمانەیە کە بەراوردیکەین لەگەڵ 50 ساڵ لەگەڵ ئێستا زۆر ئێستا کەمترە، بۆ نەتای ڕۆماتیزم، ڕۆماتیک فیڤەر، کە ساڵان بەهۆی ناتەندروستی و قەرەباڵغی خێزانەکانەوە و بەهۆی کەمتر چاودێری تەندروستی و چارەسەری تەندروستی ئەگەر 50 ساڵ لەگەڵ ئێستا بەراوردیکەی تای ڕۆماتیزم کە زۆرترین مشکلەی نەخۆشی دڵ بۆ لە گەنجان و مناڵان کاتی خۆی ئێستا زۆر کەم بۆتەوە بە دەگمەن دەیبینیت. بەڵام هێندێک نەخۆشیش هەیە بەداخۆ ئێستا زیادی کردووە، بۆنە وەکو لە گەنجانە گیرانی دەمارەکانی دڵ، بوونی جەڵتەی دڵ، زەبحەی دڵ، ئەمانە ئێستا بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە لەگەڵ 50 ساڵ 40 ساڵ بەراورد لەگەڵ ئێستا. بۆچی؟ ئەمە هۆکاری زۆرە. شەوازی ژیان لە هەموو جیهانە و لە کوردستانیش وەکو هەموو جیهان گۆڕانکاری بەسەر هاتووە، بۆ ڕێژەی قەڵەوی زۆر زیادی کردووە. ئەم شوازی خواردنی کە ئێمە ئەیخۆین لەگەڵ ساڵان لەگەڵ 30 ساڵ لەگەڵ 40 ساڵ زۆر فەرقی کردووە. ئێستا خواردنەکانی ئێمە کەمتر تەندروستە، ڕێژەیەکی زۆر خوێ و چەوری تێدایە، زۆربەی خواردنی خێرا و فاسفودە. بەڵام ئەگەر 50 ساڵ لێرەوە بەراوردی کەیت خواردنەکانیان زۆربەی بقولیات و ئەم شتانە بووە، خواردنی تەندروست بووە، خواردنی باش بووە. بەڵام ئێستا خواردنەکانیان ناتەندروستە. بێجگەل لەمانش مرۆڤی ئێستا کەمتر حرەکە و هاتوچۆ و گەڕانی هەیە. مرۆڤی ساڵان زیاتر بە ڕۆشتن و گەڕان و جوڵەی زیاتر بوو، زیاتر ئیشی دەست بوو، زیاتر لاشەی ماندوو دەبوو. بەڵام ئێستا ئیشەکانمان هەمووی لە ئۆفیسا و کەمتر جوڵەی تێدا. یەکێ لە سەبەبە هۆکارە گرنگەکانی ئێستاش کە زۆر بڵاوە، هۆکاری دەرونی، سترێس. ببینی خەڵکی ساڵان زۆر دڵخۆشتر بوو، کەمتر قەلەقیە بوو، کەمتر سترێسیە بوو. ئێستا بەهۆی شێوازی ژیان و جەنجاڵی ژیانەوە سترێس و قەلەقی و ئەمانە و هۆکاری دەرونیش هۆکارێکی سەرەکیە کە ئەمە کاریوانەی دەرونیان زۆر جێگیر نییە، ئەوانش زیاتر تووشی نەخۆشی دڵە بن. بێگومان چگە هۆکاری دەرونی بۆ نە هەر لە قەلەقیەوە بگرە، لە خەمۆکیەوە بگرە، لە دڵاڕاوکەوە بگرە. ئەمە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێن، ئەبێتەوە بەرزبوونەوەی شەکرە لە خوێندا، ئەبێتە هۆی تەکچوونی کارەبایی دڵ. ئەمانەی کێکە لەو هۆکارانەی کە نەخۆشەکانی دڵ بەگشتی و گیرانی دەمارەکانی دڵی زیاد دەکەن. دکتۆر، ئێمە ئێستا کەوتونێتە نێوان دوو بەشەوە، بەشێکی خەڵک زۆر کارەکەن، زۆر هیلاکن، بەشێکیش لەوانەیە بێکار بن، لە ماڵەوە بن، زۆربەی کات دانیشتە بێتن. چۆن باڵانسێک دروستکەین لەم بینەیە؟ ئەوانەی زۆر کارەکەن، چەند کاتژمێر لە ڕۆژێکا کارکردن گونجاوە، تەندروستە، و ئەوانش کە دانیشتون لە ڕۆژێکا چەندێک وەرزش بکەن. ڕاستە. خۆی بەگشتی ئینسان مرۆڤەکان ئێستا گەر لەگەڵ ساڵانی ڕابردوو بەراوردیکەی ئیشەکانیان لە ئۆفیسایە، زیاتر ماندووبوونی دەرونی و کەمتر ماندووبوونی لاشەیە. بەڵام ئەوانەی کە لاشەش ماندوون زۆر جار ئەیبینی هێندێکە زۆر ڕێژەیەکی زیاد لە نۆرمال کار دەکە. ئەمەشەم زەرەری ماکی خراپیە لەسەر تەندروستی، لەسەر دڵی، لەسەر بەرزبوونەوەی فشاری خوێنی. خۆی باشترە بەلانی کەمەوە هەفتەی 2 ڕۆژ ڕێستە بێ، ئیسراحەتە بێ، و بەلانی کەمەوە ڕۆژی لە 8 ساعت زیاتر ئیش نەکرێ. بەتاتی لە هەندێک وڵاتی زۆر پێشکەوتوو هەیە، وەکو یابان و ئەوانە جۆرێ لە مردنی لە ناکاو هەیە کە زۆر بڵاوە. ئەوانەی کە ڕێژەیەکی زۆر زیاتر لە 12 ساعت ئیشەکەن، زۆر جار لە ناکاو لە ئۆفیسەکانیان لە کاتی ئیشەکانیان گیان لە دەست دەدەن، کە ئەمە ژەر دڵە. بەڵێ کەواتە کارکردنی زۆر ئەبێت هۆی وەستانی دڵ. بێگومان ئەبێت تەوازنێ هەبێ، ئەبێ باڵانسێ هەبێ لە نێوان ئیشکردن و ڕێستە. باش. چەند کاتژمێر لە ڕۆژەکە باش؟ خۆی بەلانی کەمەوە لە 8 ساعت زیاتریش نەکەیت، لە 8 کاتژمێر زیاتریش نەکەیت، چونکە دەروون و جەستەی مرۆڤ پێویستی بەڕێستە، پێویستی بە ئیسراحەتە. بەلایەن کەمەوە هەفتەی 2 ڕۆژ ڕێست وەربگیرێ لە هەفتەیەک. زۆر باش.
کەڵەکەبوونی چەوری لە بۆریەکانی خوێنە ئەمە هۆکارەکانی چین بەگشتی لە هەر تەمەنێکا بێ بەڵام پێشەوەمە بە بینەرانی خۆشەویست بڵم کە لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی فەرمی کورسادەوانەی کە ئێستا بینەرمانە ئەتوان پرسیارەکانیان بنووسی لە کۆمنت و بۆی منیش وەڵامی پێویستیان بۆ وەرگرم. کەڵەکەبوونی چەوری هۆکاری چییە؟ هۆکارەکان بۆ ماوەین یاخود ئەم خواردنانەی کە ئێستای خۆین و فاستفود و ئەوانەش یاخود شلۆ برنجەکەی خۆشمان هەرزەرە؟ ڕاستە خۆی ئێمە دوو جۆر هۆکارمانێ هێندێک هۆکار نەگۆڕە بۆ نمونە بۆ ماوەیە تەمەنە لەگەڵ لە پیاویشە زیاتر لە ئافرەت تووشی نەخۆشی دڵە بێ زیاتر بەڵێ ئەمە 10 ساڵ پێشتر لە ئافرەت زووتر توش دەبێت ئەمە هۆکاری نەگۆڕیان پێڵی بەڵام هێندێک هۆکار گۆڕاویان پێڵی ئەتۆ ئەتوانی کۆنتترۆلیان بکەیت ئەتوانی کەمیان بکەیتەوە ماکەکانیان لەسەر لاشە و لەسەر گیرانی دەمارەکانی دڵکەم بکەیتەوە بۆ نمونە وەکو بەرزبوونەوەی فشاری خوێن وەکو بەرزبوونەوەی شەکرە بەرزبوونەوەی چەوری و کۆلسترۆل لە خوێندا ئەمانە گۆڕاون ئەتوانی کۆنتترۆلیان کەی یان هۆکاری دەرونی کە ئەمانە هەموو هۆکاری سەرەکین لە گیرانی بۆڕەکانی خوێن بەداخەوە لەم ساڵانەی ئاخیردا ئەگەر بەراوردی کەی لەگەڵ 40 ساڵ بۆ 50 ساڵ لێرەوە پێش ڕێژەیەکی زۆر لە گەنجەکان تووشی زیاتر تووشی نەخۆشی و گیرانی بۆڕەکانی خوێن دەبن کە ئەمە زیادی کردووە لە چاو ساڵانی ڕابردوو جامە چەند هۆکارێکیە لە هۆکارەکان زۆربوونی ڕێژەی کێشانی جگەرە و نێرگەلە زیادبوونی وەزنی گەنجەکانمان کەمتر جوڵە و وەرزش نەکردن لەگەڵەوەش هۆکاری دەرونی وەکو باسمان کرد ئەمانە هەموو هۆکارن. دکتۆر بەڕاستی ئەمەوێت لەسەر شتێک بوەستین ئەم جگەرە ئەلکترۆنیانە بەداخەوە من لە مرد منداڵەکانی شای بینم کای کێشن چەندین جار بە چاوی خۆم ئەمەم دیوە ئەمە یەک تۆز لەسەر ئەوە بوەستین کاریگەری ئەو جۆرە جگەرەیە بەراورد بە جگەرە و نێرگەلە کەمترە زیاترە یاخود ئەگەر ئەم جیلەی کە پێگەن بەشێکیان ئاها بۆ جۆرە جگەرە پێشن مردنی لە ناکاو زیاتر نابێت نەخۆشەکانی دڵ لە ئێسش زیاتر نابێت بێگومان هیچ جۆرێکی دوو کەڵ باشنی هەموو ماکی خراپیە لەسەر تەندروستی بەڵام ئەم جۆرە جگەرە ئەلکترۆنەکان بۆ دراسانەی کە کراوە زەرەری کەمترە لە جگەرەی ئاسایی و جگەرەش کەمترە لە نێرگەلە هەمویان خراپ بەڵێ بەڵام بەڕاستی ئەم جگەرە ئەلکترۆنیانە شتێکی تازەیە لەوانەیە دوای چەند ساڵی تر 10 ساڵی تر 15 ساڵی تر دراسی زۆر گەورە بکرێ دەرکەوێت کە زۆر ماکی زۆر خراپی هەبێت کە ئێساسمان پێی نەکردو باشە دکتۆر قەیناکە کەمترە بەس کەسێک لەوانەیە لە کاتژمێرێک جگەرەیە بچێشێ بەس ئەوانەی جگەرەی ئەلکترۆنیان پێ دایم بەدەستیانەوەی ڕاستە ئەمە کاریگەریەکە هاوتا و زیاتریش ناکاتەوە ڕاستە ئەمە ڕێژەیەکی نیکۆتینی تێدا خۆشتان ئەزان ئەم نیکۆتینەی کە لەم جگەرانەیە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونەوەی فشاری خوێن بوونی شەکرە بوونی چەوری لە بۆڕێ خوێنەکان و جەڵتەی دڵ بە هیچ جۆرێ تەندروست نییە و ئامۆژگاری گەنجەکان دەکەم بە هەم شێلی دکتۆر باشە بەڕێز دۆک و پسپۆڕێکی دڵ ئەگەر کەسێک جگەرە چێژ بێ و ئەگەر کەسێک خواردنەوە کحولیەکان بەکاربێنێت کامیان باشترە زووتر تەرچیکەن کاریگەری لەسەر دڵ کامیان زۆر زیاترە زیانی کامیان زیاترە هەردووکیان زۆر خراپە بەڵام جگەرە زۆر خراپتر زۆر خراپتر بەڵێ جگەرەوەندە خراپە خراپترین شت بۆ دڵ جگەرەیە باش ئەی دکتۆر چۆن بزانین دڵمان تەندروست نییە یعنی هەر ئەبێ پشکنین کەین یاخود هەندێ نیشانە هەیە لە گەنجە لە بەتەمەنە ئەشێ وردە هەستی پێ بکەین خۆمان بەڵێ خۆی چەند نیشانەیەکێ پێویستە هەر کەسێ هەستی مەم نیشانانە کرد ڕاوێژی پزیشکی پسپۆڕی هەناوییان دڵ بکە بۆ نمونە لە کاتی ڕۆشتن و گەڕانە کە بینی هەناسەی تون دەبێ وەکو جاران توانایی نەماوە ئێستا زیاتر ماندوو دەبێ یان هەستی کرد کە هەر ئازارێ لە ناوکەوە تا چەناگەی هەبێ بە تایبەتی ئەوانەی کە لە سەروی 30 ساڵەوەن ئەم ئازارانە نابێ ئیهمال بکرێ پێویستە گرنگی پێ بدرێ و وەڕای پزیشکی پسپۆڕ وەربگیرێ یان بوونی پەلەپەل لە دڵە و ئەمانە یان شینبوونەوەی پەنجەکان لە گەنجەکانە لە مرد منداڵەکانە ئەمانە هەموو نیشانەی خراپە پێویستی هەر کەسێ هەستی بەمانە کرد بە تایبەتی بۆ نمونە نەخۆشی ئەڵێ جاران من ئەم توانی بچمە سەر گۆیژە ئێستا ئەڵێ بچمە ناو بازار لە ڕێگا ئەبێ بوەستم یان هەناسەم تو نەبێ یان سنگم قورس ئەبێ یان دڵم پەلەپەلەکە یان شوانە کە ئەخەوم بە خەبەرم ئەبێتەوە بە هەناسەتوندی کە ئەم نیشانانە هەبوو پێویستە ئیهمال نەکرێت بەلایەن کەمەوە ڕاوێژی پزیشکێکی گشتی یان هەناوی یان پسپۆڕێکی دڵوەرگیرێ بۆ ئەوەی کە زوو تەشخیص بکرێت و چارەسەری پێویست بە زووترین کات وەرگیرە. دکتۆر بۆچی کە باسی دڵەکرێک سەر باسی بەرزی فشاری خوێنی ژەکرێ لە شا بەرزی فشاری خوێن ئەوەندە کاریگەری هەیە ئەگەر کۆنتترۆل نەکرێت؟ بێگومان یەکێ لە هەرە هۆکارە سەرەکیەکانی نەخۆشەکانی دڵ هەر لە گیرانی بۆڕێ خوێنەکان لە بوونی لاوازی ماسوولکەی دڵ
تێکچوونی زمانەکانی دڵ فشاری خوێنە ئەگەر ئێمە بەراوردی 4 ساڵ لەگەڵ ئێستا بکەین بۆنە لە ئەمریکا کە پێشکەوتوترین وڵاتە لە ڕووی تەندروستیەوە ئەو کاتە فشاری خوێن 140 بە 90 بوو 4 ساڵێرەوە پێش ئێستا کراوە بە 130 بە 80 یعنی کە بینیت کەسێ بەردەوام زەختی ژێرەوەی هەش بوو دانەبەزی ئەم کەسە فشاری خوێنیە و پێویستە چارەسەر وەربگرێ ساڵان هەموو شاری ژێرەوە ئەگەر 90 بێ واتە نۆ بێ لای خەڵکی خۆمان کە باس دەکرێت ئەگەر سەرەوە جاران هەموو چواردە بێ واتە 140 بێ ئێستا بووە بە 130 بە 8 واتە 13 بە 8 کە خۆمان بە گشتی لە ناو خەڵکە بڵاو باش دکتۆر با وەڵامی هەندێک لەو پرسیارانەی بینەرانیشمان بینەوە یەکێ لە پرسیارەکان باسێواکە نزمبوونەوەی پەستانی خوێن و لەگەڵ دابەزینی شەکری خوێن ئەبێتە هۆی زیاد لێدانی دڵ بێگومان چونگا و خوێنەی کە دڵ هەڵی ئەدا بۆ جسم ئەڕوا دوو شت دەور ئەبینێ ئەم ڕێژەی کە پێڵین سترۆک ڤۆلیۆم واتە ڕێژە خوێنەی کە ئەڕوا بۆ خوێن لەگەڵ لێدانی دڵ کاتێک کە بینیت ئەم کەسە فشاری خوێنی بەر دابەزی بەلانی کەمەوە ئەبێت جسم وەکو ئیستیجابەیە بۆ دابەزینی فشاری خوێن پێویستە لێدانی دڵ زیاد بکەم بۆیە ئەوانەی کە زەختیان نزمە بێت و دایم هەست بێ لێدانی دڵیان نەکەن ئەمە شتێکی ئاساییە ئێمە دوو جۆر دابەزینی فشاری خوێنمانەیە ئەگەر بەهۆی لاوازی ماسولکەی دڵ و نەخۆشی دڵ و نەخۆشی وشکبوونەوە و سکچون و ئەمانەوە نەبێ ئەمە شتێکی زۆر ئاساییە بە تاتی لە گەنجەکان لە ئافرەتەکانە زۆرە دابەزین تا ڕادەیەکی ئاسایی بەڵام ئەگەر بەهۆی لاوازی ماسولکەی دڵەوە بوو یان بەهۆی بۆ منە وشکبوونەوە بوو شانەوە بوو سکچون بوو یان خوێنبەربوون بوو ئەمە ئەم دابەزینی فشاری خوێنە بەی جۆرە نۆرمال نییە و ئەبێ زوو چارەسەر بگرێ بەڵام باشە کەسێک باسی نەخۆشی SVT کردووە SVT بەڵێ ئەڵێ جارە پێمان بڵێ SVT چی و دوایش باسی ئەوە کاڵێ هەر نەشتەرگەریەوە یاخود چارەسەری تری هەیە بەڵێ خۆ SVT چیە تێکچوونەکە لە کارەبای دڵ ئێمە کارەبا دڵ 4 غرفەیە 4 ئۆدێ وەکو مۆلیدەیەک هەیە پێڵێن SI نۆت واتە مۆلیدەی کارەبای دڵ دوایە وەکو محاویلەیەک هەیە لە ناوەڕاستی 4 غرفەکەیە کەم کارەبای لە مۆلیدەکەەوە دروستە بێ بۆ بەشەکانی سکۆڵەکانی دڵ ئەیبا کاتێک کە لەم شوێنە لەم نێوان هەر 4 سکۆڵەکەیە لەم منتیقەیە وەکو شۆرتێکی کارەبای دروستە بێ ئەمانە زیاتر لە گەنجەکانە زۆر بڵاو ئەم نەخۆشە لەم کاتە دەورانێکی کارەبای دڵ دروستە بێ دڵیان زۆر خێرا دەبێت بەلاین کەمەوە لە 180 بۆ 220 دەبێت ئەمانە نەخۆشێکی وەکو زۆر خەتەر نییە بەڵام نەخۆشەکە کاتێک کە دڵی ئەگا بەو ڕێژێ هەناسەی تون دەبێت بێتاقەتی ئەکە ئێمە زۆربەی زۆریان دەتوانین بە دەرمان چارەسەر بکرێ بەڵام چەند نەخۆشێک هەیە بۆن ئەوانەی کە زوو دووبارە دەبێتەوە بۆن لە مانگێکە چەند جارێ دووبارە دەبێتەوە یان کە دووبارە تووشی SVT دەبێت ئەم نەخۆشە زەختی دائەبەزێ زۆر جار پێویستە کارەبای دڵی بۆ بکەی یان تەحملی ناکە ئەوە بێتاقەتیەکە پێویستە ئەمانە قەستەڕەی کارەبای دڵیان بۆ بکرێ و لە ڕێگەی قەستەڕەی کارەبای دڵەوە ئەم شۆرتەی کە لە ناو دڵا هەیە لە کارەبای دڵەیە کەوی دەکرێ و ڕێژەی نەجاحەتیشی زۆرە لە سانەوە هەش زیاترە لێرە هەیە خۆشبەختانە لە هەولێر دەستیان پێ کردووە بەستا ئێستا لە سلێمانی نیمانە بەڵام لە ماوەیەکی نزیکە ئەمەلمانەیە لە سلێمانیش دەست پێ زۆر باشە بەڵام گرنگ لە کوردستانە بەڵێ لە کوردستانەیە زۆر باشە دکتۆر بینەرێکی ترمان باسی شلبوونی ماسوولکەی دڵی کردووە ئەمە چییە؟ سزبوونی ماسوولکەی دڵ خۆی ئەو نووسەتی شلبوونی ماسوولکەی دڵ هەر سزبوونەکە بێ خۆی لەوانەیە سزبوون بێ سزبوونی ماسوولکەی دڵ هۆکاری زۆرە ئێمە هەموو دڵی ئینسانی ئاسایی لە دقەیەکە 5 لیتر خوێن ئەنێرێ بۆ لاشە کاتێ لەم 5 لیترە بوو بە 3 لیتر بوو بە 4 لیتر بوو بە 2 لیتر ئەم مزەخەی دڵ خوێنی پێویست بۆ لاشە نانێرێ بۆی ئەم نەخۆشانە تووشی سزبوونی ماسوولکەی دڵە بن زوو ماندوو ئەبن شوانە کە پاڵەکەوێ ناتوانێت پاڵکەوێ هەناسەیتونە بێ قاچیاندا ئاوسێ زۆر جا کۆکەیان بۆ پەیدا ئەبێ ئەمە پێ ئەوترێ سزبوونی ماسوولکەی دڵ سزبوونی ماسوولکەی دڵ هۆکاری زۆرە یەکێ لە هۆکارەکان گیرانی بۆ ڕێخوێنەکانە کە ئەو خوێنەی پێویست بۆ ماسوولکەکە دەچێت بەشی ناکات ماسوولکە لاواز دەکە یان زۆر جار بەهۆی زمانەکانی دڵەوە کە تەسکبوونەوە یان شلبوون هەبێ یان زۆر جاریش هۆکاری نییە لەوانێ بۆ ماوەیی بێ یان زۆر جار ئیلتیاباتی ڤایرۆسی ماسوولکەکە ئەم شتە دروست دەکات دکتۆر بە واز لە بینەران و نەخۆشەکان بین بە لەگەڵ بەڕێزت پرسیارێ بکەم ئێوە گرفتان چییە ڕۆژانە بەرکەوتنتان لەگەڵ چارەخوازانە زۆرە چ شتێک هەیە کە خەڵک باش لی تێنەگەیشت بێت لە نەخۆشیەکانی دڵە
گرفتان لەگەڵ چیا هەیە چکە نەخۆشیەکانی دڵ هەموو نەخۆشی درێژخایەنن زۆربەی هەرە زۆریان چ شتێک هەیە ڕۆژانە بەرکەوتنت هەبێ و حەزکەی بۆ خەڵکی ڕێکەیتەوە ئێستا پێمانی بڵێ خۆی هەموو کاتێک خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئێمە گەورەترین گرفتمان لەگەڵ چارەخوازانە ئەوەیە ئاگان لە تەندروستی خۆیان بێ بەتایەتی ڕێژەیەکی زۆر زۆر جگەرە و نێرگەلە کێشان بڵاو بۆتەوە کە ئەمە 10 ساڵ لەوە پێش لەگەڵ ئێرە بەراوردێکی لە سلێمانی ڕێژەی ئەم کافیانە و ئەم شوێنانێک کە نێرگەلی لێ کێشرێ لەوانەیە هەزارەها جارزایی هەیە لە ماڵی شەودایانە بەڵێ طبعا بێجگە لەمە زیادبوونی وەزن خواردنی ناتەندروست ئەمانە بۆ بەگشتی ئەو نەخۆشانش کە نەخۆشی دڵیانەیە ئێمە زیاتر گرفتی ئەومان هەیە دەرمانەکانیان زۆر جار بە ڕێکپێکی ناخۆن زۆر جار چاودێری خوان ناکەن خواردنی تەندروست ناخۆن زۆر جار لە کاتی پێویستە ناگەڕێنەوە لای پزیشکەکانیان کە چاودێری دەرمانەکانیان بۆ بەدەوری و بە ماوە بۆ ڕێک بکاتەوە زیاتر ئەم گرفتانەمانەیە بەس بەگشتی سلێمانی زۆر باشە باشە سپاس بۆخوا بەڵام لە کۆتایە پێمان بڵیت کەسێک نەخۆشی دڵی هەبێ ئەتوانێت ژیانێکی ئاسایی بژی ئەوانەی کە گەنجن کە تەمەنێکی کەمیان هەیە ڕەنگە بەڕێست و پزیشکانی پسپۆری دیکەی دڵ ینی ڕۆژانە ئەم حاڵەتانە دەستنیشانەکەن ئەتوانن ئەو هیوایە بن بە کەسێک کە بەڵێ ڕاستە تۆ نەخۆشی دڵت هەیە گرفتی دڵت هەیە بەڵام ئەکرێ هەموو کردارێکی ڕۆتینی ئاسایی ڕۆژانە بکەوە هەر کەسێکتر بێگومان زیاتر لە سانەوەی ئەو نەوەتی ئەو نەخۆشانەی کە لە دڵا هەیە دەتوانێت چارەسەر بکرێ دەتوانێت ئەو کەسە ژیانێکی ڕۆژانەی ئاسایی وەکو هەموو کەسێکی ئاسایی ئیشی ڕۆژانەی خۆی بکە ژیانی خەزانی و ئیش و کاری دەرەوەی ئاسایی نۆرمەڵ بێ لەوانەیە لە سادەی نەخۆشەکان کاتێک کە ئەگەنە قۆناغێکی زۆر زۆر پێشکەوتوو چارەسەریان قورس بێ بەڵام سوپاس بخوا ئەم چارەسەرانەی کە لە جیانە ئێستا زۆربەی لە شاری سلێمانی شێ و ئەوانە زۆربیان چارەسەری پێویست وەردەگرن و ژیانێکی ئاساییەکەن و پزیشکی نەخۆشەکانی دڵ لە سلێمانیا زۆر پێشکەوتووە زۆر باسی سلێمانیت کرد ڕازیت لە پزیشکانی یاخود لە چارەخوازان لە خەڵکێکە بەگشتی رازیم و نەخۆشی سلێمانیش تا ڕادەیەکی تر ئەگەر بەراورد دیکەی بە شارەکانی تر بەتاتی وەسەط و باشووری عێراق نەخۆشی ئەمە زۆر ڕۆشنبیری زیاترە و بەردەوامبوون لەسەر دەرمان و چاودێری پزیشکی زۆر بەرزترە و بەڕاستی ئێمە گەشت بینین زۆر باشە سپاس بۆ بەڕێز دکتۆر کاوە بینەرانی خۆشەویست سپاس بۆ بەڕێزیشتان کە لەگەڵمان نابوون ومێدی ساخی و سەلامەتی دڵی هەموو لایەکتانەکەین و خواتان لەگەڵ